پرۆسەی خوێندنی ئۆنلاین وە کۆتا بژاردەی حکومەت بۆ بەردەوامی خوێندن پەسەند کرا، بەڵام ئەم بڕیارە لە ناوچە جیاوازەکاندا لێکەوتەی جیاواز لە گوندە دوورە دەستەکاندا بەهۆی لاوازی هێڵەکانی ئینتەرنێت و نەبوونی تۆڕی موبایل قوتابیان ڕووبەڕووی ئاستەنگی گەورە بوونەتەوە. پێم خۆش لە مەکتەبە بێ. ئێستا ئینتان هەیە لە ماڵەوە ئایپاد و خەت و ئەوانە؟ نەوەڵە نیتانە خەتمان نییە. وەڵای لە مەکتەبەکە باشترە، لە مەکتەبەکانە بین باشترە. ئێستا هیچ جوانێکتان خوێندووە بە ئۆنلاین؟ نە شتا زۆر بە تاواتی دەستی پێ نەبێت. کە سوکاری قوتابیان لە لادەکان باز لەوە دەکەن کە بارودۆخی دارایی ڕێگرە لە کڕینی ئامێرە زیرەکەکان و دابینکردنی تێچووی ماگانەی ئینتەرنێت، هەروەها ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی دایک و باوکان شارەزای تەکنیکیان نییە تا بتوانن لەم پرۆسە نوێیەدا هاوکاری منداڵەکانیان بکەن. وەڵڵا کارەکەی ئەجا بڵێ قورس دەبێ بۆ مناڵ ئەوە هیچوانێ ئەمجا چوە مناڵ ئەگەر لە مەکتەبەکە بۆیە ئێمە بێکێتر بوو بۆی ئێستا مناڵی جیوا هەر نازانێت چووکە وەڵا نازانێت خۆی ئەم مناڵ لە مەکتەبەکە بۆی مامۆستاکە چاک وەک دایک وە هەم دایکی بوو هەم بابشی بۆ خەڵکی لادەکان خولستنیە لی نەزانێت لە موبایل بەراوەڵا قورس. خەڵکی گوندەکان هەم لە ڕووی مادیەوە فەقیرن، هەمەندێ شوێنیش هەیە خەتی ئەنتەرنێتی نییە، ئەمانە ئەبێ بە کێشەیەک هەق بۆ وەزارەتی پەروەردە بڕیارێک بە مەسەلەن دەرەوەی شارەکان جیاوازیان هەبێ، ئەوانە خوێنی خوان لە قوتابخانەکانە خوێن و ئیمتیحانەکان لە قوتابخانەکانە ئەنجام بدەن. باشە هەر توانای مادینی خەت بڕکاتەوە شەیە بە دڵنیاییەوە وەڵا زۆر خەڵکمان هەیە توانای مادی نییە بۆیە لە لادێ دانیشتووە کابرا مناڵەکەی ناتوانێت خەتی بۆ بکڕیان موبایلێکی تۆزێ مۆدرنی بۆ بکرێت کە بتوانێت دەرسەکانی بۆ ئۆنلاین بخوێنێ. قوتابیەک دەڵێت هێڵی ئینتەرنێتمان وەکو پێویست نییە، سیستەمەکە ناکرێتەوە لامان، ناچارم خۆم دەستم کردووە بە تەواوکردنی وانەکان بەبێ مامۆستا. من خۆم ڕۆژانە لێرە خەتەکەش باش نایکاتەوە زۆر باش نییە، بەڵام ڕۆژانە خۆم هەوڵێم لە ماڵەوە سعی ئەەکەم بۆ خۆم لە لادەکانی دیش بە هەماشەوە وەک ئێرە نییە خەتەکەی خاوە زۆر ناچێتە ناو بەرنامەکەەوە هەرتوانی کۆدوشتەکە دەیت و تاو زۆر باش لاغڵان. ئێستا داوا دەکرێت حکومەت ڕەچاوی تایبەتمەندی ناوچە دوورە دەستەکان و دۆخی بژێوی گوندنشینان بکات، هاوڵاتیانیش داواکارن پلانێکی گشتگیر دابدرێت کە تیایدا یەکسانی لە دەرفەتی خوێندندا هەبێت تا ئەو قوتابیانی لە دەروی شارەکانن بەهۆی نەبوونی توانای دارایی و ئینتەرنێتەوە لە کاروانی خوێندندا نەبڕێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.